شەوی ڕابردوو لە هێرشکردنە سەر خێمەی مامۆستایان و فەرمانبەران و لە کاتی ڕووماڵی ڕووداوەکە هێرش کرا سەر بەشێک لە میدیاکان و سەرڕای لێساندنی کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان و ئازاردانیان بەشێکیان دەستگیر کراون و ئازاری جەستەییش دران. لە ناویشاندا پەیامنێری پەیام ڕاستەوخۆ لەلایەن هێزێکەوە درا بە سەرماندا دەستگیر کراین بەداخەوە بە بۆگز بە جوێندان بە پیاکێشان بە چەندین وشەی نەشیا و ڕوبەڕوومان بوونەوە تقریبا نەتوانم بڵێم من 50 هێزی ئەمنی بە چواردەوری خۆمەوە بینی کە هێرشیان کردە سرم دوای ئەوەی داوای کارتی پەیامیان لێکردن باجی پەیامیان لێکردن من وتم لای خۆتانە ناو جانتێکە دەستان بەسرا گرتو ئەوەی تر لە ناو ئۆتۆمبیلەکەمای با بچم هەر ڕێگەیان نادا هەر لێدان دوای ئەوە دەستیان بەسەر ئۆتۆمبیلەکەم تا گرت و ناشیان کردم کە ئۆتۆمبیلەکەم لێ بخڕم و چەند ئاسایشەکەم لەگەڵا بوو نقلی ئاسایشی ناوشاریان کردم. ئەمە دوێنێ شەو هەر گەیشتینەوە بەبێ ئەوەی جارێکان نەتەسویرمان کردنەوەیش بەس مجرد مۆبایلەکە بەدەستمانەوە بوو جەماعەتێک بەجلی مەدەنیەوە هاتن بە زۆر مۆبایلەکەیان برد و هەرچەند ڕژامان کردمان کاکە هیچ تەسویرمان نەکردو سیر ناوی کە نەتوانن بیسڕنەوە وتیان نابێ هەر ئەبێ بیدەی پێمان وەڵحاصل بە زۆر بردیان تر دوای ڕامانیان نابۆ ناو عربەت ئەو بوو هاوڕێکەم کەوت قاچێکی بریندار بوو ئێستا بێش پێگەیشتووە لە ماڵ. لە ماوەی مانگێکدا لەلایەن یەکێتی و پارتی چەندین پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کراو لە کاتی ناڕەزاتیەکان هێزی مەدەنی و سەربازیەکانیان دەستیان نەپاراستووە لە گرتن و ئازاردان و دەست بەسەراگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانی ڕۆژنامەنووسان. 29 پێشەلکاری بەرامبەر بە 13 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام درراوە کە بریتیبوون لە دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان 5 حاڵەت و ڕێگلی لە ڕووماڵکردن 11 حاڵەت و زەوتکردن و شکاردنی کەلوپەلی ڕۆژنامەوانان 8 حاڵەت و لێدان و سوکاتیش 5 حاڵەت تۆمار کراوە. ئێمە لە سەنتەری میترۆ ئیدانەی ئەم جۆرە ڕەفتارانە دەکەین لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیاکان پێمان وایە کە ئەمە تەواو پێچوانەی یاسابەرکارەکانە لە هەرێمی کوردستان بۆەوەی کە یاسابەرکارەکان مافی داوە بە ڕۆژنامەنووسان ڕووماڵی چالاکیە گشتەکان بکەن و ئازادانە بتوانن کاری خۆیان بکەن بەڵام بەداخەوە لە کاتی توندبوونی ململانە سیاسیەکان و لە کاتی زۆربوونی ناڕەزاتەکانی شەقام و خۆپشاندانەکان ڕۆژنامەنووسان بەردەوام بوونەتە قوربانی لە کاتی گرژی و ئاڵۆزیەکان هێز ئەمنیەکانی سەر بە هەردوو حیزبی دەسەڵاتدار دەست لە ڕۆژنامەنووسانیش ناپارێزن و هەموو پێوەرە یاسایی و ئینسانیەکان پێشەل دەکەن. ئەم مۆدێلە لە ڕەشبگیری و پەلەماردانە بووە بە سیمای 30 ساڵەی دەسەڵاتی کوردی و بووە بە خاڵێکی ڕەش بە نێوچەوانی قەوارەی سیاسی هەرێمەوە لای ڕێکخراوە جیهانیەکانیش. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.